ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری بەڕێزان و خۆشەویستان سڵاوتان لەبێ زۆر خۆشحاڵم جارێکی تر بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە لە بەهێزترین ڕوبەڕووبوونەوەی زانستی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان. خۆشەویستانم، ئەمڕۆژ دوو زانکۆ بەشدارە. زانکۆ یەکەمیان زانکۆی سەلاحەدین. عیسا ئیبراهیم تەمەن 22 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی فیزیا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. فەرزەند فەرهاد تەمەن 23 ساڵ، قوتابی خۆناغی سێمی بەشی ئەندازیاری کشت و کاڵ، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە بزنسمان. شیلان ئاکچان تەمەن 25 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی دیزاین، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا لە بواری مێدیا سەرکەوتوو بێت. رابەر عەبدولقادر تەمەن 20 ساڵ، قوتابی خۆناغی دووەمی بەشی ئەندازیاری سۆفتوێر، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە بزنسمان. من لە زانکۆی سەلاحەدین بەشدارم لە ئەستێرەکانی زانکۆ، هاتوین هەتاکو ببینەوە. بێگومان بۆ بردنەوە هاتوین تا کۆتار ناوەستین. بۆ سەرکەوتن هاتین. دڵنیام کە دەیبینەوە. تابیەکانم ئامادە کردووە لە ڕووی دەنوونی و جەستەیی و زانستی و کۆمەڵاتیەوە بۆ ئەوی سەرکەوتن بەدەست بێنین. زانکۆی دووەم زانکۆی جیهان. فەرمان ئازاد تەمەن 26 ساڵ، قوتابی خۆناغی سێمی بەشی ژمێریاری تەکنۆلۆژیای زانیاری، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتەوە بەرهێنەر و بازرگان. گەشت بەختیار تەمەن 22 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. شاڵاو شوان تەمەن 25 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی یاسا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە بزنسمان. سەناریا سالار تەمەن 22 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. بۆ بردنەوە هاتنی شەڵا سەرەکەویت شەڵای بینێ. بۆ بردنەوە هاتوین و بەوێ بردنەوە ناڕۆنیەوە ئینشاءڵڵا. بۆ بردنەوە هاتووین. هیوامان وایە کە سەرکەوتون و ئینشاءڵڵا سەرکەوتووە. هەردوولاتان ئامادەن؟ ئێستا دەست پێ دەکەین. پرسیارەکە دەڵێ مانای وشەی ئۆپتیمیستیک چییە؟ یعنی گەشبین. گەشبین. یعنی پۆزەتر. زۆر ڕاستە. زانکۆی جیهان بە پۆزەتیڤی بە گەشببینیەوە کاتەگۆریەک هەڵبژێرن. ئەدەبیات. وەگوتم لە ئەدەبیات ئەی و بی هەیە، کامیان هەڵبژێرن؟ بی. کام لەم بەرهەمانە نووسینی حوسێن عارف نییە؟ ئەی شار، بی دەریا تۆرە، سی کۆکتێل، دی چای شیرین. سی چرکەتان هەیە بیرکەنەوە و وەڵامی ڕاستم پێ بڵێن. ئەم ئەڵێ کامەی هی ئەو نییە. ئەم ئەڵێ کامەی هی ئەو نییە، سییانیان هی ئەوە چاشیرینی ئەوە ئەگاتان لە کات بێ زوو وەڵامێکم منێ پێویست ناکات دەست بێ بۆ بۆتۆن بەس وەڵام بەرێ. زوو شار ئەی شار ئەی شار ئەی شار. بزانین وەڵامەکەتان ڕاستە؟ بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو نەتانتوانی دەخاڵ بەدەست بێنن. دەریا تۆرە وەڵامە ڕاستەکەیە کە لە نووسینی حوسێن عارف نییە. زانکۆی سەلاحەدین، ئێوە لە کەتەگۆریەکان چ کەتەگۆری هەڵبژێن؟ تەکنۆلۆژیا. تەکنۆلۆژیا. لە تەکنۆلۆژیاش ئەی و بی هەیە؟ ئەی.
کام لەمانەی خوارەوە زانیاری دەخاتە ناو کۆمپیوتەر؟ A. مۆنیتەر B. کیبۆرد C. پرینتەر D. سپیکەر C چرکەتان هەیە؟ بی کیبۆرد. B. کیبۆرد. باش ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی سەلاحەدین وەڵامەکەتان ڕاست دەتوانیتان ببنە خاوەنی دەخاڵ. زانکۆی جیهان چ کەتەگۆریەک هەڵبژێرن؟ فیزیا. فیزیا. لە فیزیاش دیسان ئەی و بی هەیە؟ بی. بی بی بە زۆرینەی دەنگ ئەڵێن بی. پلەی گەرمی سەر ڕووی خۆر نزیکەی چەند پلەیە بە پێوەری کێلڤن؟ ئەی 5,000 کەی بی 7,000 کەی سی 15,000 کەی دی 6,000 کەی سی چرکەتان هەیە؟ بینی 5 و 15. چی زانم زۆر نییە سیریزەکە زانی بەڵێ بڵێ زوو وەڵامێکم مەرێ کاتان خەریکە نامێنێت. وەڵام بی. بی 7,000 ئێستا چاوەڕێی وەڵامەکەین. بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست 6,000 کێلڤن. لە کەتەگۆریەکان چی هەڵبژێن و ئاگاتان لە کات بێ؟ تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا. تەنها بی هەیە کەواتە تەکنەلۆژیا بی. کام لەمانە بەکاردێت بۆ دووبارە هەڵکردنەوەی کۆمپیوتەر؟ A. Control Shift Tab Control plus Shift plus Delete Control plus Alt plus Tab یاخود Control plus Alt plus Delete سی چرکەتان هەیە؟ پێش ئەوەی کاتتان تەواو بێ زوو وەڵامەکەم بنەوە. ئەمەش ئاڵت بەکار شفت بەکار دیلێتە دیلێت نابێ ئەو دیلێت ئەدیۆنیە؟ نا کاتتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ؟ ئەی. ئەی Control Shift Tab زین وەڵامەکەتان ڕاستە. بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست دی Control Alt Delete نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەستبێنن. کۆی خاڵەکانتان دەخاڵە. تەنها تەکنۆلۆژیا نەما چی هەڵدەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. جوگرافیا ئەی و بی هەیە؟ بی. بەستەڵەک چەند لە سەدی گۆی زەوی پێک دەهێنێت؟ ئەی لە 120 بی لە 125 سی لە 110 دی لە 105 سی چرکەتان هەیە؟ سی لە 110. سی لە 110 ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە. ڕاستە زانکۆی گیان بەستەڵک لە 110 گۆی زەوی بەدەست دێنێ و بەم وەڵامە بوونە خاوەنی دەخاڵ.
زانکۆی سەلاحەدین فیزیا فیزیا زانکۆی سەلاحەدین فیزیا لە فیزیا تەنها ئەی ماوە کەواتە فیزیا ئەی گوێی مرۆڤ کام مەودای لەرەلەری دەنگ دەبیستێت ئەی 10 تا 2000 هرتز بی 20 تا 20000 هرتز سی 2000 تا 40000 هرتز دی 500 تا 10000 هرتز سی چرکەتان هەیە؟ تاکیدی تأكيد صوت لصوت بيها تابس بی 20000 تا 2000 20 تا 200000 مگاهرتز 20 تا 20000 هرتز هەڵدەبژێرن بزانین وەڵامەکە ڕاستە؟ زانکۆی سەلاحەدین زۆر ڕاستە و بوونە خاوەنی 20 خاڵ. زانکۆی جیهان فیزیا تەکنەلۆژیا جوگرافیا جوگرافیا لە جوگرافیا تەنها ئەی ماوە کەواتە جوگرافیا ئەی تافگەی ڤیکتۆریا دەکەوێتە چ کیشوەرێک ئەی ئەمریکا بی ئەفریقا سی ئاسیا دی ئوسترالیا بي افريقيا بی ئەفریقا زۆر دڵنیایت شاڵاو زۆر دڵنیایە باشە بزانین بی ئەفریقا ڕاستە زۆر ڕاستە زانکۆی جیهان بەم پرسیارەش دەخاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی سەلاحەدین ئێوەش 20 خاڵتان هەیە کەتەگۆریەک هەڵبژێرن و هنر کەتەگۆری هونەر ئەی و بی هەیە كيف أي ئەی کام لەم هونەرمەندانە لە ڕێبازی کوبیزم بەناوبانگە ئەی مۆهۆلی ناگی بی ڕافایل سی بیکاسۆ دی کاندینسکی سی چرکەتان هەیە؟ أنا هوني تأكيد كان زۆر ماوە توشتان کرد زوو وەڵامێکم منێ زوو کاتان خەریکە نامێنێ دی دی كاندينسكي کاندینسکی ئێستا چاوەڕێی وەڵامی ڕاست و هەڵەین زانین کامیان پیکاسۆ وەڵامە ڕاستەکە بوو زانکۆی سەلاحەدین دوو دڵ بوون لە نێوان ئەو دوو ناوە قين عليه طيب هەردوو زانکۆ 20 خاڵ بە 20 خاڵن زانکۆی جیهان چی فیزیا جوگرافیا و تەکنۆلۆژیان نەماوە چی هەڵە دەبژێرن هنر دیسان هونەر لە هونەر زانکۆی سەلاحەدین هەڵی بژارد ئەیەکەی برد بيكي کەواتە بیەکەی بۆ زانکۆی جیهان لە ئامێری میوزیکی ڕەسەنی کوردیدا کام لەم کەرستانە زیاتر بەکار هاتووە ئەی دار بی پێست سی ئاسن دی هیچ کامیان دودا أميرة كلها نرم بيست أي صرف باللغة العربية نرم بيست كرد
چی هەبووە لە دەف زیاتر دەف متەقاعد لەجی هێدەی چەند میشەسەکەم دار بێ زوو وەڵامێکم بنێ بی پێست بی پێست دار ئێستا چاوەڕوانی وەڵامەکەین زانین ڕاستە یا هەڵێ بەداخەوە وەڵامە ڕاستەکە دا زانکۆی سەلاحەدین چی هەڵدەبژێرن لە کەتەگۆریەکان ئەو زارە دەمانێت بمینە دکتۆر تەندروستی تەندروستی دەستنە بەشی تەندروستی و تەندروستی هەڵەبژێرن ئەی و بی هەیە ئەی ئەی کام لەو خواردنانەی خوارەوە لەسەر چاوە سەرچەکانی ڤیتامین B1 هەژمار ناکرێت ئەی نانی جۆ بی ئاو سی باقلەمەنی دی جەرگ سی چرکەتان هەیە ئەنگۆ درتان بی ئاو بی ئاو باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە ڕاستە زانکۆی سەلاحەدین دە خاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ فیزیا هونەر جوگرافیا تەکنۆلۆژیان نەما چیم بە ورزش کەتەگۆریەک هەڵبژێرن ورزش نازانم بایۆلۆژی فەرقی چییە تەندروستیەتە ورزش وەرزش چی ئەکەی ئەیەکەی بێ ئەی و بی هەیە خۆتان و شانستان ئەی یانەی ئارسیناڵ چەند جار بەشداری لە خولی یانە پاڵاوانەکانی ئەوروپا کردووە ئەی 29 بی 25 سی 21 دی 19 جار سی چرکەتان هەیە نەڵم بیست یانەی ئارسیناڵ بەس ئەم ساڵ بەشدار ساڵ بەشدار دایم لە تۆپ شوار ئارسیناڵ ئەم ساڵ ئێستا 2001 ئەوە ئاوای بۆم ئاگاتان لە کات بێ زوو وەڵامێکم بنێ دەکێکەوە پاڵەوانەکانی ئەوروپای وەڵام 25 25 دۆڵی بی 25 باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ بەداخەوە وەڵامی ڕاست 21 جار دەچینەوە لای زانکۆی سەلاحەدین چ کەتەگۆریەک بیرکاری بیرکاری ئەی و بی هەیە ئەی ئەی سێ کەڕەت ماینس 2 ماینس 7 ماینس 12 ماینس 16 دا بە 4 ئەکاتە چەند ئەی 10 بی 5 سی ماینس 5 دی ماینس 34 سی چرکەتان هەیە زوو ئاگاتان لە کات بێ وەڵامێکم بنێ بەچی سپێدێکی ناڵ ئەوە ساری پێنج ساری وەڵام زوو سی ساری پێنج سالب 5 ماینس 5 باشە ئێستا چاوەڕوانی وەڵامەکەی ئەوەی
ڕاستە ماینس 5 توانیتان دەخاڵی تر بەدەست بێن و کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی جیهان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بيولوجي بيولوجي بایۆلۆژی. لە بایۆلۆژی A و B هەیە؟ أمام بودو هذا بجرا أي A کەواتە بایۆلۆژی A بۆ زانکۆی جیهان. کام لەم پێکاتە ئەندامیانەی خوارەوە ڕێژەکەی لە ناو لەشدا کۆنتترۆلی گەشە و زیادبوون دەکات. A هۆرمۆن، B ڤیتامین، C ئەنزیم، D ترشی ناوکی. سی چرکەتان هەیە؟ أنزيمة ها هرموني كشي جروث هرمون أي هرمون هرمون A هۆرمۆن. والله جروث هرمون زۆر دڵیان؟ کەواتە بزانین ئەی هۆرمۆن وەڵامێکی ڕاستە یا هەڵێ. زانکۆی جیهان وەڵامەکەتان ڕاستە. دە خاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی سەلاحەددین تەندروستی. تەندروستی بۆ جارێکی تر لە تەندروستیە تەنها پرسیارێک ماوە بی کەواتە تەندروستی بی. ڤیتامین سی لەسەر کام لەم بەشانەی لەش کاریگەریەکی ئەرێنی زۆرتری هەیە؟ ئەی ئێسک و ددان، بی چاو، سی گەدە، دی گورچی لە. سی چرکەتان هەیە؟ أي بغيرتها قالوا قرتي لنا ظن أدي قرتي والله كتشوف زوو وەڵامێکم بنێ. وەڵام سی گەدە. سی گەدە. ئێوە گەدەتان هەڵبژارد بزانین وەڵامەکە ڕاستە. گەدە وەڵامێکی هەڵەیە و ئێسک و ددان وەڵامێکی ڕاستە. نەتانتوانی ئەم دەخاڵش بەدەست بێنن. زانکۆی جیهان چی هەڵەبژێرن؟ أدبيات ورزش كمان أدبيات زوو کاتەگۆری أدبيات ئەدەبیات عادي خوي هەت بە کۆر زووتیان. عاشوا ئەدەبیات تەنها ئەی ماوە. بیرە قەدەرێ بەرهەمی کام نووسەرە؟ ئەی حەسەنێ مەتێ، بی فەواز حوسەین، سی مەمەد ئوزون، دی ئەحمەدی خانی. سی چرکەتان هەیە؟ تأشيري لا والله تو أدبيات زين. حسني متى وأحمد خاني بس اللي متى نظم نظم يا بجرين ما تخانيني يا بجرين ئاگاتان لە کات بێ و زوو وەڵامێکم بنێ. ليزو أي بين وەڵام أي حسني متى ئەی حەسەنێ مەتێ. وين أخلص باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە. بەداخەوە مەمەد ئوزون وەڵامە ڕاستەکەیە نەتانتوانی ئەم دەخاڵش بەدەست بێنن. زانکۆی سەلاحەددین چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بيولوجي بایۆلۆژی. لە بایۆلۆژی تەنها بی ماوە کەواتە بی. باوترین شانەی لەشی مرۆڤ بریتیە لە؟ ماسوولکە، بی بەستەرە شانە، سی دەمارەکان، دی ڕووپۆش.
سی چرکەتان هەیە باوترین مەبەستی ئەوەی زۆرترین باوترین مەبەستی یعنی زۆرترین زۆر ڕوونکردنەوە باو زۆر باوە زۆر باوە دیارەوانێت باو تەمەشا زۆر وازیحە باو مانای چییە ئەوەی خەڵک دێناسی ڕۆپۆش کاتتان نەماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام ڕووپۆش دی دی ڕووپۆش دی ڕووپۆش بزانین وەڵامەکەتان ڕاستە بەداخەوە وەڵامە ڕاستەکە بەستەرەشانە زانکۆی گیان دێنەوە لای ئێوە و سی خاڵتان هەیە بزانین چ کەتەگۆریەک هەڵەبژێرن مێژوو خۆت بیکەرە مێژوو ئەی و بی هەیە بی لە چ ساڵێکدا شۆرشەکەی شێخ محمودی حەفید لە سلێمانی دەستی پێکرد ئەی 1990 بی 1920 سی 1922 دی 1970 سی چرکەتان هەیە تۆبارانەکە بردمانەکە 24 بوو 1990 چی؟ بین 1920 باشە پێشەوە لەگەڵ میزەکانە شەڕی کە 20 بووە ئاگاتان لە کات بێ زوو وەڵامێکم بنێ من 20 بوو حکومت 20 وەڵام تۆڵیچی ئەی 1990 ئەی 1990 بزانین وەڵامەکەی شاڵا و ڕاستە یا هەڵەیە ڕاستە شاڵاو توانی دەخاڵ بەدەست بێنێ بۆ زانکۆکەی بەڵام هەوڵ بەن دەستە جەمعی وەڵام بنەوە کۆی خاڵەکانی زانکۆی گیان چل خاڵ زانکۆی سەلاحەدین ئێوەش چل خاڵتان هەیە کەتەگۆریەکەڵ بژێرن بیرکاری بیرکاری لە بیرکاری تەنها بی ماوە کەواتە بیرکاری بی ئایا چەند ژمارە لە نێوان 100 ڕەنووسی 5 لە خۆ دەگرێت ئەی 10 بی 19 سی 11 دی 25 لە ڕەنووسی پێنج لە خۆی ناتوانم شیکەمەوە ڕوون و ئاشکرا سی چرکەتان هەیە وەڵام بنەوە چەند جار پێنج بارە دەبتەوە لە بین 1 و 100 هەموو خوێندووتانە زوو وەڵامێکم بنێ کاتان خەریکە نامێنێ ئەی دا بزانین وەڵامەکەتان ڕاستە بەداخەوە زانکۆی سەلاحەدین وەڵامەکەتان ڕاست نەبوو وەڵامی ڕاست 19 زانکۆی گیان نۆرەی ئێوەیە و کەتەگۆریە هەڵبژێرن بە مێژوو بکەینەوە مێژوو اینکە نەقورسن لە مێژوو تەنها ئەی ماوە کەواتە مێژوو ئەی ساسانیەکان چ جۆرە خەتێکیان بۆ نووسین بەکاردەهێنا ئەی پەهلەوی بی ئارامی سی بزماری دی هیرۆگلیفی یاخود هیرۆگلیفی ئاگاتان لە کات بێ و وەڵامێکمان بنەوە ئەو دوانێ وڵانی ئارامی هێرۆگلۆفی لە ئارامی نیوە ئارامی زمانە هیرۆگلۆفی بزماری خەتە پەهلەوی ئارامی ئارامی زمانە هێرۆگلۆفی چیە؟ ئەمانە خەتی نووسین ئارامی زمانە پەهلەوی دی هێرۆگلۆفی
بۆسە بۆسە توانین بیگۆڕین دەیسو زوو، دەیسو دی دەیسو ئارامیە بۆسە دی پەلەوە هێرۆگلۆفی دی هیرۆگلۆفی ئارامی زمانی بزانین وەڵامەکەتان ڕاستە بەداخەوە پەهلەوی وەڵامی ڕاستە زانکۆی گیان نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەستبێنن زانکۆی سەلاحەدین ئێوە چی هەڵبژێرن کیمیا کیمیا. لۆژیک وەرزش كيمياء کیمیا ئەی و بی هەیە أي ئەی لە ئۆربیتالی پی چەند ئەلکترۆن جێیان دەبێتەوە ئەی دوو بی شەش سی دە دی چواردە سی چرکەتان هەیە بي شش بی شەش کۆتا وەڵام کۆتا وەڵام دەڵێن شەش زۆر بەدڵنیایەوە و بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەی زانکۆی سەلاحەدین ڕاست بوو توانیان دەخاڵ بەدەستبێن و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی گیان نێوانتان زۆر نییە ئێوە چل خاڵتان هەیە ئەوان 50 خاڵ کەتەگۆریەک هەڵبژێرن لۆژیک ئەوێرن بە لۆژیک من هەناسم حەزم لێتی لۆژیک 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 لەسەر دەستی تۆ بی کەواتە لۆژیک بی بۆ زانکۆی جیهان تیمێکی تۆپی پێ دوو یاری دەباتەوە دە یاری دەدۆڕێنێت کام لەم ژمارانەی خوارەوە ڕێژەی یاریە دۆڕاوەکان بە تەواوی نیشان دەدات ئەی 1/6 بی 2/6 سی 3/6 دی 5/6 سی چرکەتان هەیە مناقەشێکم نختم مناقشەیەک بۆس ئەگەر لەوێ دوو یاری بردوێتەوە دە یاری دۆڕانەوە لە کوی دیکە شەش یاریەکەات یعنی 5/6 5/6 میڵێکەش 5 وەڵامی دی 5/6 5/6 دی دی زانکۆی گیان 5/6 دی هەڵبژێرن بزانین وەڵامەکەتان ڕاستە ڕاستە ئەوە توانیتان دەخاڵ بەدەستبێنن و کۆی خاڵەکانتان 50 خاڵ کیمیا لۆژیک وەرزش لۆژیک لۆژیک لە لۆژیک تەنها ئەی ماوەکەواتە لۆژیک ئەی ژماری قوتابیانی کچ لە پۆلێکدا سێ ئەوەندەی ژماری قوتابیانی کوڕە کام لەم ژمارانەی خوارەوە ناتوانیت ژمارەی گشتی قوتابیانی پۆلەکە بێت ئەی 24 بی 32 سی 36 دی 26 سی چرکەتان هەیە كامل تقسيم ثاني يعني 26 تقسيم سعر أودت أشتا دي 26 دی 26 باشە بزانین وەڵامەکە ڕاستەیە هەڵێ زانکۆی سەلاحەدین وەڵامەکەتان ڕاستە و توانیتان دەخاڵی تر بەدەست بێن بۆ زانکۆکەتان وە کۆی خاڵەکانتان 6 خاڵ زانکۆی جیهان وەرزش 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 وەرزش
لە نێوان کێشمەکێشمێکی زۆری تیمەکە وەرزشیان هەڵبژارد ئەمەیان هەڵبژاردنیتیان یەکەواتە وەرزش بی گەورەترین یاریگای تۆپی پێ لە جیهاندا کامەیە؟ ئەی سانتیێگۆ بێرنابیۆ لە ئیسپانیا، بی ڕۆنگرادۆ لە کۆریای باکوور، سی ئازادی لە ئێران، دی وێمبلی لە ئینگلتەرا. کۆریای باکوور. بی ڕۆنگرادۆ لە کۆریای باکوور. بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە؟ زانکۆ گیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵێکتان بەدەستێنا بۆ زانکۆکەتان وەک بۆی خاڵەکانتان 6 خاڵ. یەک کەتەگۆری ماوە، کیمیا، کەواتە کیمیا. لە کیمیا تەنها یەک پرسیار ماوە کەواتە بی بۆ زانکۆی سەلاحەدین. کام لەوانەی خوارەوە تایبەتمەندی توخمی بۆرۆنی کریستالی نییە؟ ئەی ڕەنگی قاوەیی، بی پتەوی ئەڵماس، سی شکان، دی بەرگری کارەبایی بەرز. سی شرکەتان هەیە؟ ئەم وەڵامە کۆتا دەخاڵی ئەم بەرگەی لەسرە. سی شکان. سی شکان. دوای ئەوەی کە زۆر مشتومڕێکتان کرد و بڕیارتاندا شکان وەڵامە ڕاستەکە بێ. بزانین سی شکان وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە؟ بەداخەوە زانکۆی سەلاحەدین وەڵامەکەتان هەڵەیە. ئێستا قۆناغێکی تر ماوە، ئەتوانن خاڵەکانتان بەرزکەنەوە، بەڵام پێشەوەی بڕۆینە ئەو قۆناغە ئەمەوێ کۆی خاڵەکانی هەردوو زانکۆ بڵێم. هەردوو زانکۆ خاوەنی 6 خاڵن. خۆشەویستانم، دوای ئەو ناوبڕە لەگەڵمان بمێننەوە دەینەوە لاتان. کەتەگۆری بکاریمان هەبژار لەبەر ئەوەی پەیوەندی هەیە بە فیزیاکە من شارەزان بێ محالەمان کرد هەردووکان ڕاست جواب دێنە بەس یەکەچیان ڕاست بوو یەکەچیان نەمانتوانێ. کەتەگۆری تەندروستیمان هەڵبژار لەبەر ئەوەی زانیاریمان لەسەری هەبوو کە پرسیارەکەشمان وەڵام داوە بەداخەوە هەڵە دەرچوو. لە کەتەگۆری هونەر بۆیە هەڵام کرد کە هونەرمەندەکان زۆر نزیکە لەیەک و هاوڕەکانشم لەو کاتێ شڵەژاو بم ڕاستی ئەمزانی میکاسۆیە بەڵام لەو لەحزەیە نازم بۆ لێم تێک چوو لەبەر ئەوەیە لە لەوحەی جۆنیکەوە بزانم کەەوە کۆبیزمەتەکەی بێ بەڵام بەداخەوە ڕاست نەبوو. تەکنەلۆژیامان لەبەرەوە هەڵبژارد کە ڕۆژانە دەیخوێنین و دڵنیا من کە وڵامەکەمان ڕاستە و بە خۆشحاڵیەوە وڵامەکەمان ڕاست بوو. لەبەر ئەوە جوگرافیامان هەڵبژارد چونکە کەمێک زانیاریمان لەسەری هەبوو، وەروەها دوێ شەویش کەمێک کاتمان هەبوو چەند کتێبێکمان خوێن دەوشێت لەوانە جوگرافیا بوو، زانیمان تیا سەرکەوتووە بین و هەڵیشمان بژارد. سپاس بەخوا سەرکەوتوش بین. لەبەرەوە کاتەگۆری لۆژیکمان هەڵبژارد لەبەرەوەی پێویستی بە بیرکردنەوەیە بۆ خۆشبەختانە وەڵامەکەشمان ڕاست دەرچوو. لە کۆتا پرسیاری بەرنامەکەدا کەتەگۆری وەرزشمان هەڵبژار بە خۆشحاڵیەوە پرسیارەکەش ئاسان بوو کاکە وڵا ئێمە نیوەی تەمەنمان بە دیار وەرزش و تۆپانەوە بەسەر بردووە هەر عەیب بوو نەیزانین بۆیە بە خۆشحاڵیەوە پرسیارەکەشمان زانی و دروست بوو دەخاڵی پرسیارەکەشمان بەدەستێنن. کەتەگۆری فیزیامان هەڵبژارد لەبەرەوەی بابەت فیزیا باڵین بابەتێکە کە خۆم زۆرم حەز لێیە بەڵام بەداخەوە پرسیاری کە وەڵاماندایە و دروست نەبوو وڵامەکەی. خۆشەویستانم دووبارە سڵاو و قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسیە
لە نێوان زانکۆی سەلاحەدین و زانکۆی جیهان. خۆشەویستانم، هەردوو لە زانکۆکان گۆڕانکاریان کردووە لە نێوان تەشکیلەکەی خۆیان لە نێوان قوتابیەکانی خۆیان. بزانین زانکۆی سەلاحەدین چ گۆڕانکاریی کردووە. گۆڕانکاریەکانی زانکۆی سەلاحەدین: شیلان ئاکشان پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ هەڵوێست غازی. هەڵوێست غازی تەمەەن 21 ساڵ، قوتابی خۆناغی دۆمی بەشی زمانی کوردی، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا بێتە مامۆستای زانکۆ. هەروەها رابەر عەبدولقادر پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ دانا کەریم. دانا کەریم تەمەەن 20 ساڵ، قوتابی خۆناغی سێمی بەشی فیزیا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستا. هەڵوێست و دانا بەخێر بێن بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم، بە هەمان شێوە زانکۆی جیهان گۆڕانکاری کردووە. بزانین گۆڕانکاریەکانی زانکۆی جیهان چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی جیهان: فەرمان ئازاد پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئاگرین ئاوات. ئاگرین ئاوات تەمەەن 20 ساڵ، قوتابی خۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە وەرگێڕ. هەروەها گەشت بەختیار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ لەنیا زاهر. لەنیا زاهر تەمەەن 21 ساڵ، قوتابی خۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە فڕۆکەوان. ئێوەش بەخێر بێن ئاگرین لە نیا بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم، پێشەوەی دەست پێ بکەین بە کۆتا قۆناغ، ئەمەوێ کۆی خاڵەکانی زانکۆکانتان پێ بڵێم. زانکۆی سەلاحەدین 60 خاڵ، زانکۆی جیهان 60 خاڵ. ئێستا پێم خۆشە لە زانکۆی سەلاحەدین عیسا بفەرمێ بۆ ئێرە. چاپڵێ بۆ عیسا. هەروەها لە زانکۆی جیهان ئاگرین بفەرموو بۆ ئێرە. دەستان لەسەر بۆتۆنەکان دانێن، خۆتان ئامادەکەن. 3 پرسیار بۆ ئێوە هەیە، هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. ئامادەن؟ پرسیاری یەکەم بۆ ئێوە: فایلی کوکی لە ئینتەرنێتدا چییە؟ فایلی کوکی لە ئینتەرنێتدا چییە؟ کاتتان خەریکە نامێنێ؟ فایلی زانیاری ئینتەرنێت بەداخۆ کەستانەتان زانی، 5 خاڵتان بەدەست نەهێنا. دووەم پرسیار بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێ: یەکەم پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چ شارێک بوو؟ زانکۆی جیهان: واشنگتن دیسی. واشنگتن دیسی. هەڵەیە وەڵامەکەت زانکۆی سەلاحەدین. نیویۆرک. نیویۆرک. بەداخەوە وەڵامی هەردوو لاتان هەڵە بوو. وەڵامە ڕاستەکە فیلادێلفیا. سێم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە: ناوی یەکەی دراوی وڵاتی ژاپۆن چییە؟ یەن. زانکۆی جیهان دەڵێ یەن. زۆر ڕاستە و 5 خاڵت بەدەست هێنا بۆ زانکۆکات. چنەوە شوێنی خۆتان. خۆشەویستانم، 2 بەشدار بوویتر دێنە لای ئێمە و 3 پرسیاریش لەوان دەکەین. بە هەمان شێوە زانکۆی سەلاحەدین فەرزەند. زانکۆی جیهان لەنیا. فەرزەند و لەنیا بەخێر بێن. بە هەمان شێوە 3 پرسیار بۆ ئێوە، هەر پرسیارەی 5 خاڵ. لەنیاخانێک توز بیتە ئەملاتر دەست لە ئاها. پرسیار یەکەم بۆ ئێوە: درێژترین ئێسکی لەشی مرۆڤ کامەیە؟ زانکۆی جیهان: ئێسکی ڕانێتی. ئێسکی ڕان. ڕاستە و 5 خاڵتان بەدەست هێنا. دووەم پرسیار: پەیکەری دەیڤد کە پەیکەرتاشی ئیتالی مایکل ئەنجلۆ دروستی کردووە لە چ شارێکە؟ زانکۆی سەلاحەدین: ڕۆما. ڕۆما. وەڵامەکەت هەڵەیە زانکۆی جیهان. پاریس. بەداخەوە هەردوو وەڵامەکە هەڵە بوو. وەڵامی ڕاست فلۆرانس. کۆتا پرسیار
نووسری بەناوبانگ لیۆ تۆڵستۆی خەڵکی کام وڵاتە؟ زانکۆی گیان؟ فرنسا. فەرەنسا. وەڵامەکەت هەڵەیە زانکۆی سەلاحەددین؟ یۆنان. یۆنان. تۆلستۆی خەڵکی وڵاتی رووسایە. زۆر سوپاسانەکەم سنۆشێنی خۆتان. هەڵوێست لە زانکۆی سەلاحەددین، شاڵاو لە زانکۆی جیهان. بە هەمان شێوە سێ پرسیار بۆ ئێوە، هەر پرسیارێ 5 خاڵی لەسرە. پرسیاری یەکەم، فیلۆلۆجی چ زانستێکە؟ زانکۆی سەلاحەددین. دەروون ناسی وەکو لەش. دەروون ناسی. هەڵەیە زانکۆی جیهان زوو کاتەکەی فیلۆلۆژی. فیلۆلۆجی. زیندەزانی. زیندەوەرزانی. زانستی زمان ناسی مێژوویی وەڵامە ڕاستەکەیە. دووەم پرسیار بۆ ئێوە، گەورەترین لیکڕژێنی لەشی مرۆڤ کامەیە؟ زانکۆی جیهان. پەنکریاس. پەنکریاس. وەڵامەکەت هەڵەیە زانکۆی سەلاحەددین؟ نازانێت. وەڵامی ڕاست جگەر. کۆتا پرسیار بۆ ئێوە، بەناوبانگترین تافگە کە لە ئەمریکای باکوورە ناوی چییە؟ زانکۆی جیهان. نیاگارا. نیاگارا. زۆر ڕاستە و 5 خاڵت بەدەست هێنا. زۆر سوپاسانەکەیم پشتنەوەشێنی خۆتان. دوو کۆتا بەشدار بوو لە هەردوو زانکۆکە. زانکۆی سەلاحەددین دانا. زانکۆی جیهان سەناریا. بە هەمان شێوە سێ پرسیار بۆ ئێوە، هەر پرسیارێ 5 خاڵی لەسرە. هەوڵ بەن ئەو 15 خاڵە بۆ زانکۆکەتان بەدەست بێنن. پرسیار یەکەم، ئۆربیتاڵی دی چەند ئەلکترۆن لە خۆ دەگرێت؟ زانکۆی سەلاحەددین. 16. 16. وەڵامەکەت هەڵەیە زانکۆی جیهان؟ 8 ئەلکترۆن. وەڵامی هەردووستان هەڵە بوو. وەڵامە ڕاستەکە 10 ئەلکترۆن. دووەم پرسیار. دووەم پرسیار پرسیارێکی وەرزشیە. جامی جیهانی تۆپی پێ بۆ ساڵی 2006 لە کام وڵات بەڕێوە چوو؟ زانکۆی سەلاحەددین. باشووری ئەفریقا. باشووری ئافریقا. وەڵامەکەت هەڵەیە زانکۆی جیهان؟ برازیل. بەرازیل. ناوەڵە. نەوەڵە. بەرازیل. ناوەڵە. بەرازیلی ژەر هەڵەیە. وەڵامە ڕاستەکە ئەڵمانیا. کۆتا پرسیار بۆ ئێوە، کۆتا 5 خاڵ وریا بن. ناوی فیستیڤاڵی نێودەوڵەتی سینەمایی کە لە وڵاتی فەرەنسا بەڕێوە دەچێت چییە؟ کان. زانکۆی سەلاحەددین دەڵێ کان. زۆر ڕاستە. زانکۆی سەلاحەددین توانی 5 خاڵ بەدەست بێنێ و بڕۆنە شوێنی خۆتان. خۆشەویستانم، هەر سێ بڕگە کۆتایی هات لە بەرنامەکەماندا لە نێوان زانکۆی سەلاحەددین و زانکۆی جیهان. زانکۆی سەلاحەددین توانی 65 خاڵ بەدەست بێنێ. زانکۆی جیهان توانی 75 خاڵ بەدەست بێنێ. خۆشەویستانم، کەواتە بەم شێوەیە زانکۆی جیهان دەمێنێتەوە، دەچێتە قۆناغی داهات و زانکۆی سەلاحەددین بەداخەوە بەجێمان دێڵێ. بەڵام زانکۆی سەلاحەددین ئەوە بزانن کە ساڵی داهاتوو بەرنامەکەمان بەردەوامە بە هەمان گڕوتین و زیاتریش وەرنەوە ناو بەرنامەکە. بەڕێزان و خۆشەویستان، تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ، هەر شاد بن. لە کۆتای بەرنامەکە بەداخەوە زانکۆی جیهان سەرکەوت بەهۆی بەشی دووەمی، بەڵام هیوامان وایە ئەو گروپەی ساڵێکی تر لە زانکۆکەمان هەڵدەبژێردرێ
بتوانی سەرکەوتن بەدەست بێنێ و لە ئێمە باشتر. زۆر دڵخۆشم کە بەنامەزەکی ئەوها هەیە لە کوردستان شتێکی زۆر خۆشە ینی یەکەم جارە و پێم خۆشە کە لە یەکەم سیزن بەشداریم کرد. لەو تەجاروبانەی کە هەبوو ئەتوانم بڵێم سەرکەوتوترین بەرنمەیە کە تا ئێستا بەشداریم کردبێت لەبەر ئەوەی زۆر پەیوەندی هەیە بە قوتابیەکانەوە بە مستەقبەلی هەموو قوتابیەکەەوە وەکو سەربەرچێکە وڵاتی خۆشمان بەداخەوە کە نەمانتوانی ببینەوە و هیوای سەرکەوتن بۆ تیمی بەرامبەر دەخوازم. بەڵام ئەوە مانە کۆتایی نییە ئینشاءالله هاوڕێیانمان لە زانکۆ سلاحەدیندا ساڵی دیکە بە نوێنەرایەتی زانکۆکەمان بتوانن بگەن بە کۆتایی و سەرکەوتن بەدەست بێنن. ئینشاءالله بۆ ساڵی ئایندا هاوڕەکانم بە تیمێکی بەهێزتر تێدا بەشدارە بن و نەتائیجی باشترش لە ئێمە بەدەستێنن. ئێمە بەشداریمان کرد وەکو زانکۆی سلاحەدین هەرچەندە براوە نەبووین بەڵام بۆمان هەیە لە ئایندە بەشداری بکەین و دەتوانین زیاتر بە بەرنامەیەکی تۆکمەتر و دەتوانم بڵێم ئەنجامەکەش ئەوەندە جیاواز نەبوو لە بینمان دەخال بینمان هەبوو بۆیە لێک نزیک بووین پیرۆزبایی لە بەیانی براوە دەکەم هیوا سەرکەوتنیش بۆ ئایندەی زانکۆی سلاحەدین دەخواستم. پێش دەست پێکردنی بەرنامەکەش ئێمە هەر گەشتبین بووین بەوەی سەرەکەوین بەڵام چەندێک کەمێک سرێسمان هەبوو بەڵام هەر زاڵین بەسەریاوتمان سەرەکەوین. لە سەرەتای پرۆگرامەکەدا چەند خاڵێکمان لەدەستدا بەڵام هیچ ئومێد و هیوامان لەدەست نەیە و ئەمە ژوای کرد کە بتوانین بگەینە سەرکەوتن بە قۆناغی داهاتوو. زۆر خۆشحاڵین بەو ئەنجامە و ئیشەڵڵا خۆمان زیاتر ئامادەکەین و بۆ سەرەکەین بۆ ئەنجامەکانی تر. زۆر دڵخۆشم کە توانیمان ئەم قۆناغە بە سەرکەوتووی ببڕین. ئینشەڵڵا بۆ قۆناغەکانی داهاتوو خۆمان باشتر ئامادەکەین زۆر دڵخۆشین کە بردومانێتوانە.